بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵین کە لە ئاڵلقەیەکی بەرنامەی ڕچە بە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویست شاد بینەوە. ئاڵلقەی ئەم جارەیە ڕچەمان هێناوەتە گوندی ڕۆستێ لە دۆڵی ڕۆستێ سەر بە ناحیەی سمێڵان لە دەڤەری باڵەکایەتی. لە خزمەتی مامۆستایکی زۆر عزیز و پەیابەرزی ئەوسا ڕێزدار جەنابی مامۆستا مەلا ئەحمەدی گەورە. مامۆستا مەلا ئەحمەدی گەورە نازناوی گەورەی پێوە لێکێنراوە هەر لەبەرەوەی کە دەستێکی زۆر باڵای هەبووە وەکو سەرچاوەی معریفەت و زانست و زانیاری پەرش بڵاو کردووە لەوسا و هەروەها هۆکاریش بەبەوەی هەر کێشە و گرفت و معناتێک هەبوو بێ ئەوسا مامۆستا چارەسەری هەمویانی کردوون. جا ئێوەی عزیز و خۆشەویست لەگەڵمانە بمێنن بۆی بتوانین زیاتر لە ژیانی جەنابی مامۆستا ڕووچین و بیکەنە پێشنگ بۆی بتوانین سوود لە ژیانی سەربردەی جەنابی مامۆستا وەربگرین. لەگەڵمانە. مامۆستا مەلا ئەحمەدی گەورە ناوی مامۆستا مەلا ئەحمەدە کوڕی وەستا خدری کوڕی نژمی کوڕی جوامێر ئاغای ڕۆستاییە، ناسراو بە مەلای گەورەی ڕۆستێ. ڕۆژ و ساڵی لەدایک بوونی بە تەواوی نەزانراوە، بەڵام بە گوێرەی گوتەینەوەکانی لە ساڵی 1298 کۆچی بەرامبەر بە 1880 زاینی لە گوندی ڕوستەی دەڤەری باڵەکایەتی لەدایک بوو. هەر لە مناڵیەوە لە خزمەتی مامۆستا مەلا عەبدوڵڵا لە گوندی ڕۆز دەستی بە خوێندن کردووە، هەر لە فێربوون و نووسین و خوێندنەوەی قورئانی پیرۆزەوە تا زانستەکانی سەرەتایی نەحو و سەرف و لوغە و فقه لای ئەو خوێندوویەتی و ئەو ناوچانە گەڕاوە: شێرکاوە، ڕەواندووس، هەرتەل، زێوەی خۆشناوەتی، شاری کۆیە و گوندی جەڵدیان و پەسوە و زێوە لە وڵاتی ئێران. لە شێرکاوە لای شێخ حاجی خوێندوویەتی، لە هەرتەل لای مامۆستا عەبدوڵڵای گەورە، لە زێوە لای مامۆستا مەلا عوسمانی ئێرانی کە مەشهور بووە، لە ڕەواندووز لای مامۆستا مەلا ئەسعەد ئەفەندی خەیلانی و لە جەڵدیان لای مامۆستا مەلا ڕەسوول لە پەسوە، لای مامۆستا مەلا عەزیز و مامۆستا مەلا عەبدوڵڵای وەڵزە خوێندوویەتی. پاش خوێندن و گەڕانێکی زۆر دوجار مامۆستا مەلا ئەحمەد ناسراو بە مەلای گەورەی ڕۆستێ، بڕوانامەی زانستی لە لای مامۆستا مەلا ئەسعەد ئەفەندی کوڕی مامۆستا مەلا عومەر ئەفەندی خەیلانی لە گوندی وەردەی باڵەکایەتی وەرگرتووە، بە هاوڕێتی مامۆستا مەلا عەبدولکەریم ئەفەندی ڕەواندووزی و مامۆستا مەلا حەمەدەمین وەردی هەر سێکیان بەیەکەوە بڕوانامە وەردەگرن. دواتر هەر لەو ساڵەدا لە گوندی ناوەندەی باڵەکایەتی دادەمەزرێ، وەک پێشنوێژ و وتار خوێن و مودەڕیز بۆ ماوەیەکی زۆر بەردەوام دەبێ. مامۆستا لە گشت ناوچەکانی کوردستان بۆ خزمەت جەنابیان هاتوون، تەنانەت لە کوردستانی باکوور و ڕۆژهەڵاتیش قوتابی هاتوونە تەلای بۆ ئەوی لە زانستەکەی بەهرەمەند بن. لە دوای ئەو ماوەیە مامۆستا لە سەرداوای ڕیسپی و خزمەکانی و خەڵکی گوندی ڕۆست دەگەڕێتەوە بۆ زێدی بابوو باپیرانی لە گوندی ڕۆست، بۆ درێژەدان بەڕێزکەی بابوو باپیرە گەورەکانی لە تیرەی ماڵە سەن. لەسەر خزمەتکردن بە دین و مزگەوت و مینبەر بەردەوام دەبێ و لە بەناوبانگترین ئەو مامۆستایانش مامۆستا مەلا محەممەدی کۆسە و مەلا عەبدوڵڵا و مەلا ڕەسوولی ماڵە سەنی کە ئەو زاتانە هەر لە دێر زەمانەوە خزمەتی ئەو بوارەیان کردووە لەو دەڤەرە و چەندین دەستنووس و حاشەی سەرپەرتووکەکانیان لە کاتی خۆی بۆ خزمەت بەو دینە نووسیوە و ئێستاش ئەو دەستنووس و پەرتووکانە لە بەردەستدان. مامۆستا بۆ زیاتر لە 40 ساڵ بەردەوام دەبێت لەسەر خزمەتی مزگەوت و مینبەر و میحراب و خزمەتی زانست و زانیاری وەک پێشنوێژ و وتار خوێن و مودەڕیس. مامۆستا دەستێکی باڵای هەبووە لە زانستەکان بەگشتی، وەک نەحو و سەرف و کەلام و مەنتق و بەلاغە و ئوسوڵ و فەرائید و تەفسیر و فقهی ئیسلامی و تا بڵێ کەسێکی چاو نەترس و ئازا و بوێر بووە لە بەرامبەر دین و شەرعدا، سازشی بۆ هیچ کەسێک نەکردووە و ناحەقی قبول نەکردو لە هیچ کەسێک، هەرچەند ئەو کەسە لە پلەیەکی کۆمەڵایەتی یا سیاسی گەورەش بوو بێت. حتا دانیشتوانی جوولەکەش لە گوندەکەدا هەبوون، مامۆستایان وەک دادوەری شەرعی قبول بووە. لە ڕووی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان مامۆستا پەیوەندیەکی پتەوی هەبووە لە سەردەمی خۆیدا، وەک جەنابی مەلای گەورەی کۆیە و مامۆستا مەلا گۆزە پانکەیی و مامۆستا مەلا تەهای کۆڕێ و شێخ مەلا سدیقی ماویلی و مامۆستا مەلا عەبدولکەریم ئەفەندی و دەیان زانای گەورەی دیکە لە کوردستانی ڕۆژهەڵاتیش. مامۆستای گەورە کەسێکی هەتا بڵێ زاهید و دونیانەویست بوو و هیچ گرنگیەکی بە ژیان خۆشی دنیا دۆستی نەداوە، ئەوەی کە مەبەستی بووە تەنها خزمەتی دین و مزگەوت و زانست و پێگەیاندنی قوتابیان بووە لە بواری زانستە شەرعیەکان.
هەر ئەوە ژوای کردووە کەوا مامۆستا بگاتە ئەو ئاستا کە بناسرێت بە مەلای گەورە چونکە لە بواری زانستەکاندا دەستێکی باڵای هەبووە بە تایبەتی لە زانستی فقهی ئیسلامی و میرات و فەلەک و علمی منطق و کەلام و علمی حیساب و ڕیاضیات و حاشیەی هەبووە لەسەر زۆربەی کتێبەکان و دەستنووسێکی زۆر نایبی لە دوای خۆی بەجێهێشتووە کە حاشیەیەکە لەسەر کتێبی ئەلمەوفەق لعلمی الکەلام و ئەو زانا و کەسایەتیە بە ڕێزانەی خوارەوە هەندێکن لەو قوتابیانەی کە لای مامۆستا مەلا ئەحمەدی گەورەی ڕۆست خوێندویانە مامۆستا مەلا عوسمانی یەکدەست ڕۆستایی مامۆستا مەلا سادق مزوری مامۆستا مەلا یەحیا ئەرگوشی مامۆستا مەلا ڕەشید بورهانی شنۆ مامۆستا مەلا محەممەد بوداغی ئێران مامۆستا مەلا یوسف گەرگوڵی لاجان مامۆستا مەلا عەبدوڵڵا قەڵاتی مامۆستا مەلا شەفیع دێڵزی مامۆستا مەلا حوسێن ڕۆستایی مامۆستا مەلا شێخ جەمیل باڵەچی مامۆستا مەلا عەلی شێخ وەتمان مامۆستا مەلا ئەحمەدی پیرۆمەری چۆمانی مامۆستا مەلا ئەحمەد وەرتی مامۆستا مەلا قادر سکتانی مامۆستا مەلا ڕەحیم مەرگەوەر مامۆستا مەلا حەمەدەمین گەزگەزکەیی ئێران و چەندین مامۆستای دیکە کە ژمارەیان زیاترە لە 60 مامۆستا و قوتابی کە ناویان لای ئێمە ماوەتەوە و دەیان مامۆستا و قوتابی دیکەش هەن کە ئێمە ناویان نازانین کە لە زانستی مامۆستا بەهرەمەند بوونە پاش خزمەتکردنێکی زۆر کە زیاترە لە 70 ساڵ دڵە گەورەکەی مامۆستا مەلا ئەحمەدی ڕۆستێ لە 20 محەڕەمی ساڵی 1376 کۆچی بەرامبەر بە 26 مانگی 8 ساڵی 1956 لە گوندی ڕۆست لە لێدان دەکەوێت و بەیاوەری خەڵکی گوند و دەڤەرەکە و کۆمەڵێک زانا و قوتابی لە گۆڕستانی سەری خەرج بە خاک دەست پێردرێت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانان دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێت لە خزمەتی کوڕێک لە کوڕەکانی جەرای مامۆستا لە ژیانی مامۆستا ڕوودەچین هەڵبەتە جەنای مامۆستای ڕەحمەت لە گۆڕی 7 منداڵی هەبوون با بڵێن 7 کوڕی هەبوون لەو هەفتانە تەنها دوانیان ماون شکر هەردووشان شوێن پێ هەڵگیری جەنای مامۆستان جا ئێمە لە خزمەتی یەکێک لە کوڕەکانی کە مامۆستا مەلا تاهاینا مامۆستا جان سەرەتا سەلامی خوای گەورەت لەسەر بێ دەمەوێت پرسیاری ئەوکەن لە دەستپێشی بەرنامەیە هەر سەرەتای ژیانی جەنای مامۆستا هەر لە دەڤەری ڕۆستەی لەدایک بووە و دەستپێشی خوێنی لە چێوە دەستی پێکردووە. پێشوەخت بەخێر هاتنێکی گەرمتان ئەەکەم سپاسی ئەوەی بەڕێزەکەم کاتینە بۆ بە دوواداچوونی ژیان نامەی بابی من کە پێرێن مەلای گەورەی ڕستێ سپاسی بێپایانی ئێوەی بەڕێزەکەم ئینشاءالله خوا خێرتان بنووسی خوا سەرکەوتوم کە لە کارەکانتان جەنای مامۆستای گەورە با بڵێن هەر لێرە لەدایک بوو لێرە لەدایک بووە لە ڕۆستێ بەڵێ بەڵێ دەستپێکی خوێنی جەنای مامۆستا لە لێرە لەدایک بووە لە ساری 1298 هیجری خوێندەکەشی لێرە دەست پێ کردیە. بەڵێ ئەکادیمینە هەر مەدرسەی شەرعیە. بەڵێ لە خزمەتی چێ خوێندی سەرەتا لێرە لە خزمەتی مەلا عەبدوڵڵای خوێندیەک لە باپیرەکانم بەێ ئابایی خۆتان لێ هەم پشتی خۆمانە و هەم لێرەش نێژراوە مەلا عەبدوڵڵا پشتی خۆتانت باس کرد چەند دەگەڕێتەوە بۆی کە مەدرسە و حیزریان هەبوو بوون بە هەمیان ئەو بنە ماڵی ئێمە تقریبان ئێمە وەکو ئاگادارین و بەڵگەشمان لە دەستا تەعاد دەچی زیاتر لە 300 ساری تەدریسمان لەدەست بووە. ماشەڵڵا 300 ساڵ سەرەتای خوێنی جەنای مامۆستا لە لای باوکی خۆی بووە. بەڵێ وایە لای باپیری خۆی بووە. باپیری خۆی ئەدی باوکی خوێندەوارێکی ئەوەی نەبووە خوێندەوار بووە بەس خوێندەوارێکی ئەوەی چەند لە خزمەتی باپیری بوو مامۆستا نازانم وەڵڵاهی نازانم چەند لە خزمەتی بووە ئەو میژوانە بڕێکە ئەوە نەنووسراوی. بەڵێ دواتر کەسیتر هەبوو لە خزمەتی بخێنی لەو دەڤەرە یەک شەخص ئەزانم ئەوەی شێخ حاجی شێرکاوەی بابی مەلام شێخ محەممەدی شێرکاوێ لە باڵەکاتی بەان لە باڵەکایەتی نەخوێندوە نەخێر بە زۆری لە ناوخۆشناوەتی خوێندووە لە گوندی هەرتەلێ لە زێوەی لە کۆیێ لە ئێرانشی خوێندیە زۆر لە کوێ ئێران لە ئێران لە پەسوی خوێندیە
لە گوندەکانی دیشی خوێندیە ئەمە ئەو معلوماتەمان تا حدەچین هەتا ئەوەندەی کە دەی خوێن زانای مامۆستا خێزانی پێکی نابوو نەخێر پێشینە هێ نابوو بەڵێ ناوەڵڵا تقریبی ئەوەندە ساڵی کە خوێندی چەند ساڵ دەبوو تقریبا والله نزیکەی تقریبا لە 1298 لە 1342 ئیجازەی وەرگرتیە یعنی ئەو کاتەکە جەنابی مامۆستا بۆن منە ئەتوو تقریبا 10 ساڵانێک دەبی وەفاتی فەرمووایە بەرێ ئەمن لە مواردم 47 بام لە 1377 وەفاتی کرد ینی 57 بەڵێ ئەتوشیست لە خزمەتی ئەو خوێند ئەمن تقریبا 3-4 دەرسم لەکەن خوێندیە قورئانم لەکەن برایەکەی خۆم خوێندی مەلاتەی بجوانە مەرگ بوو ئەوەندە نەماوە بابم ئەمەش کە وەفاتی کرد بەڵێ جاگەر پێم بڵێ بۆن منە ئەو گوندانی کە خوێندی لە یادیش بێ مامۆستایەکان کە لە فلانە گوندە فلانە مامۆستا لای خوێندووە دەزانی والله ئەگە ژماریان بکەم گەلک زۆرن بەهەمی ئەوەندەی کە فریای بەرێ لە ئێرانێ باز بکەم مەلا ڕەحیم هەبووە هەرچی مەرگەوەڕێە مەلا ڕەشید هەبووە ئێستا دەحەیات داماوە مەلا یوسف بەرێ مەلا یوسف لێرە بووە مەلا محەممەدی کۆسە لێرە بووە ینی ئەو جەکە لێرە بووە لە کوێ بە لەگەڵ گوندەکانە پێی مامڵی خراپ دێ مامۆستا والله لەو گوندەی خوێندیە هەمووی لێرە بەرێ هەمیان لێرە خوێندی بەڵێ هیچ گوندی تر گەڕایە لە بەرەوەی بخوێنی مامۆستا مامۆستا لە گوندەکانی دی نەخێر هەمووی هەلێرە بەس لێرە لە بیدایەت لە ناون دێدانیشتە ماوەی زۆر لەوێ بووە تەدریسی کردیە دوای لەوێ بە حکمی خزمان و میرە سعدی ئەو زمانی کە برا گەورە بووە هاتی تۆ ئەو گوندەی و دامەزراوە نەچتە هیچ گوندێکی دیکە دواتر ئیجازە لێ چێ وەرگرت مامۆستا لە مەلا ئەسعەد ئەفەندی خەیلانی کوڕی مەلا عومەر ئەفەندی خەیلانی ئەو لە کوێ بوو ئەو لە هاوینان داتە وەردێ گوندەکە لە چۆمانێ زستاناش لە هەولێرێ بووە هەم زەنای مامۆستا لە وەردێ بەرێ لە وەردێ لە هەولێریش بە هەمان شێوە لە خزمەتی بوو لە هەردوو شوێنیان بەس لێرە مامۆستای باوک بەس لێرە لە خزمەتی خوێنیان لەگەرش لەوێشی لە خزمەت خوێندیە لێرەشی لە خزمەت خوێندیە بەڵێ دوازارش لە خزمەتی ئەوە بڕوانە هاوینی هاتی تۆ وەردێ لەوێن دەرێ ئیجازەی لە خزمەت وەرگرت هێشتانە خێزانی پێک نەخێر خۆشەویستانی ڕسێزانیان هەڵبەت زەنای مامۆستا نزیکی تقریبا 65 قوتابی هەبوونەکە لە خزمەت زەنای مامۆستا خوێندیانە لەو 65 سەیانیان ماون یەکێکیان لە ئێرانە و دوانیشان لێرن یەک لەو بەڕێزانێکە لە تەمەندای بەڕێز مامۆستا عەبدوڵڵای قەڵات هەیە مامۆستا جان سەلامی خوای گەورەت لەسەربی ئەگەر پێمان بڵێ بەڕێزتان چەند لە خزمەتی جەنابی مامۆستا بوونە و ئەو عیلمانێکە لە خزمەتی خیدوتانە کامانە بوون خدای لای عزیز خۆشەوی بەرز من کەمی لە خزمەت بووم بەڵێ پاش وفاتی بابم لە 49 میلادی هەفتای کۆچی کەمان وفاتی کرد وێندەری ئەوەندە کە لە خزمەتی بووم ئەمن گەرم بە بڕهان دەخوێن کە ئاخر کتێبی مانتیقیە لەگەڵ عەقایدی علمی عەقایدە بەڵێ ئەو بەشێکم لە علمی عەقاید لە خزمەت خوێن ئەو کاتی طیب کوڕەکەوی بلای لە ناسوان گچکە بوو لا فەقییان دەرسیان پێوەگوت مامۆستا لە پلەی زانیاری عەلمێکی باش بوو حەقیقەتەن بەس لە فەقەیە کە من لە مەوجوب هەر ئەمن مستعید یەکەش وەختەکانی من بوون جماعەتێک کە لەگەڵمدا بوون بەڵێ ئەوەندەی کە لەوێن دەرێ بوو ئەمن ژیان لەگەڵ ژیانشی خۆش بوو دەستەکانم باش بوون و بەس تەبعاتی مامۆستای وا بوو کۆ ئەلان نوێشی هەیە دەیناسی بەخدمەتێکی ئەبیت زانبیتی بابی خۆ نەدەسیە باپیری کە دەرسێک گۆی ڕاست کرد بەکەی پێ بووان ئەڕۆژ قسەی ناکردن کەم دوو تێک هەڵاوی دنیای نەبوو شەم تەماشام دەکرد کەم تێک هەڵا بوو جارێ هەموو شوێنەکەن ماڵی قادراغی و میرسادیقی ئەوانە کەم بوو عەزیزبەشیش هەبوو لەوێن دەرێ شەر لە میرەکان بوو ئەوە مامۆستا بە حسابی خۆی واتی بگەم ئەو وەڵاقی لەگەڵ مەلا شەریفە نەبوو لەگەڵ قەومی دیکە هەبوو ئەوەندە کە لە خزمەتی بووی مامۆستا زانیوتە مامۆستا لە چ پێگەیەکی زانستیدا بووە ینی چ عیلمێکی لا بووە
علم اه أجعل مكان سهم قصاني أنا سهم ما بس يعني قواعد نحوي عربي بله لقواعد صرفي للنحو الصرفي عندي كاشوكم لقواعد علمي كلام كباسيزات وصفات عقيدة. على عقائد لا علمي منطق عندي كاشوكم معاني بيان بديع لمعنى لا بلاغه إشارة زاب بله لفقه وتفسير يشبه مان شباب شو تفسير هيش بله بله شوي يعني زيادة لسعي مش قول بابو يعني زياد لحد لا علمي عندي خدمة مخين هل أو مصداق داربهم علمي عقائد علمي عقائد زائد كذا لازم تأخذ شون وشون نخمن بله تعاملي لقال فقيه كاني براسن كان لقال فقيه يعني تلا خدمتي بون بعد شو علاقة درس خويا وشيء كنا حرز بو لسروي كدرس كان بزواني بقيني بله زول ادي ما مصا استي اخلاقي للرؤي ك الرنگ دانوي او علم زوري كهيبو للرؤي سلوكي ورنج داولي ما مستعيش عيني بو ساعي متدين متدين بو هذه خدمتي يعني إسلامي فيروز خدمتي هبو بس في علاقة لك إمامته وخطابته وينبو تعاملكم ولاياتكم ما مصا لقى الخلشي لك خلقي لك بله. أخوتي كلامي لك خلقي وقت عالم ما مصاني عيني الرجل خلقي هبو هيبو بل راسا شو ملاكان موظف نبون لحكمتي وتوظيف ملاكان كتعين كان العادي على السعودية ورحمة الله عليه بله حفتي ما مصا الزهد وتقوى ما مصا وانا تقوى كلا هبو. خدمتي بوي أخوي هبو هذا زاني تسون بتوان استفاده لي كاين ما مصا قلت باس كيلو ما لو هنا من وجه عندك عند رجل قلتينا شاش متقي وكل شيء اما لو برنامج دماني او ما مصا برزاني كوفاتيان فرموا سيرتيان هل دينو تابتوانين اما مانو بنران استفاده لي كان بتوانين والله مولاي عزيز رزم بوتان هي روت سيرتي ممساني آيني قديم من قوة ناجية كل شيء كتاب بمن جوانا لو شو ممساني آيني قديم بس علاقة عند قديم إخوة لنا عالم إزاجينا علاقة خدماتي وكملاتي وش عندك ممسان زول بحكم ممسان وينبو يعني بمخلص له بخواي جاينا هذه هذا والله علاقة ونبو ولا كيني بندق مسؤول كان تكراب من لا هم شيء دباري حكمة بدو الدنيا وبارينا كتنا بون مونا أما كان خدمتي أفندي بين الروانزي ملاكين أفندي خيداني كان على منطقة روان تزبو أو جاء قام معاون وأنا فيش نازلين نعم تبع تمام خلاص شكرا جنوا على المكان باش اوانا كوتواني انا بون منا بو شوي دنيا تركن بمعنى كلمه يعني بس بو خدا بجيني ولا بيناوي خلق خدمت بكن يعني كإنسان مخايبة من كان لا فقد كان الله ولا هو فالمتتعجل يلمونه ولا صدق الله صلى الله عليه وسلم خايت على كافية بو علمي أو ملايكة وخدمة دينية كانت خدمة تجسي كانت ما ثبتش كسجنية ذاك كاس بياوتي هو إنسان يأخذ خدمة كبيرة وزايا أتولى قال أوكل بياونا جاي ما مصا تمن يشتي الحملة برلا بركته وعقيبة خير يا أخوة يعني أتولى صحت ما بك وكو باوشي وكو ما مستاكم مدرس يعني إما ما نسب كين والله إما أول كين بدون في خدمة بأي إنسان يكمل إخواناسي بلى دائما عقيدة وباور مع الوابي إخواتك وتنيا هيش رفيق يشبوني وشي يشبوني خاتم الأنبياء في غمري محمد خاتم الأنبياء كوتاي في غمري ساد الشان بهاتيا فاش ديني في غمري هيش ديني لقولنيا شوفيش ديني في غمري ما حد عشابه فيصل صار يعني بين الموالد بين عيسى وحد فقري عالم زي توصيل من بوئي وابو بلاني خوشوي هذا أويا كان جوزو هكذا عند ديني خوبيتن خو مدينة خويب كان جرج بمدى أمور الدنيا كويسة ونيا شو حدث هي على واتبقى كتول الدنيا ده عشرين ستة عن قال كان أمري راسه وديك كان ما كودي كذا بدلهم لو قيامة شهر محاولة وكما قيامة جدول هذا ليه ده مهم أوي أنجو لها قاعدة ديني خوتان من هقاعدة واجبات خوتان من الأمور الدنيا أجبا قدر الإمكان حول ذلك فقال بزوري شنو بلى أو ما مصاب الرزا جشت أو بلو مقامة بخدا ناسي وبو علم زوري كهيبو ما مستاني عيني استاكت صوم لتوانن ساولو ما مستايب كين كا أبو شوا جيانيان بزندوي بمينته هم لدنيا سر برزبن هم لقيامتش معفولاي خدا بن جمع احتاج هناك لا قايت زاهي الله أعلم نحن حكم الزواري والله تولى الصراحي أما حكم الزاهي لا قايت ما مرتبة عنها بلى لو شوها قال مرتبة أمور الدنيا نمون والله قايت على فلان هي الدنيا أجزاء قدر الإمكان حاليا باش محبوبي لا يخلط شيء من البري خدا خوشي بستونا أوقاتي كما لا ما زيد باش كسقسي هناك إلا ما ذو قصي البايع
متكلم قفتو وكر إلا ملامه ويدهم على مكيك هيك السؤال هبايا تنيا يابا مجتمعي سؤالك كلام ومساجا بدعوة بڵێ ئەو سنگەی ئەو کات مامۆستا هەیان بوو ئێستاکە ئاخۆ خەڵکەکەی وەدەکا و سنگەی نەمینەیان ئەوە تا هەوکار چییە؟ ناوڵ سڵتەیە بەحەقی ڕاستان پێدانم ئەگەر بۆ شەوی بەڵافمان کەسی بۆی سڵتە لێ ناگەڕێ کەوا مامۆستان ڕێزیانە میلای عالمی چمەلاکانی فەرداینە بەڵام ئەوانە کە هیچ کەس ناڵی مەلا هەیە ئەڵێ مەلا چیان بوومە کردیە هاگای لێ مەلا داشی بای مالێکی مادا ئەویش لە من کلچێ داشە دەرپەڕیا وێ بەڵێ بەڵێ بەڕێز مامۆستاها ئەگەر باز بکەیت جەنابی مامۆستا دوایەوەی کە بڕوانامەی زانستی وەرگرت بەر لەوەی کە بڕوانامە وەربگری دەستی بە دەرزگوتنەوە کرد یان دوایەوەی کە بڕوانامەی وەرگرت ئەو سادەستی کرد بە وانەوتنەوە ئاینی کە بڕوانامەی وەرگرتیا کە لەوێ دانیشتیا چکە هە لەوێ نزیکە گوندەکە لە ناوەندێ لەوێ کە ئیجازەی وەرگرتیا ڕاستەنیش لەوێ جێی کرایت لە ناوەندی گوت لە ناوەندی بەرێ هەر لەوێش خێزانی پێکینایە فەوری ئەو کاتی خودبەی وەرگرت بوو یان چێ خطبة طبعا لو تدريسي هبو خطبة شيء خطبة شيء بله سن لي خطبة والله احتمالي بالسارية يعني بيصال لنا هم وتاريخ انتو هم بيش نيجي كده همش مدرسة بله بله يعني لو كانت كروشت إجازة كو إجازة ورقد مدرسة كده ولا قال أول خطبة ورقد بله بيز دان صالح بيز دان صالح دزاني أو ساعة شيء لخدمتي بكدر سيدخل والله أو ساري أواني إيراني ببيرة باسل كت أواني منطقة لاي جورايتي كملا يحيى ملا محمد بارزاني وملا عثمان وملا صادق او انا هم خدشي او منطقه بينا هو حتى تقريبا ملايين طاو كرديان بشكل لزانس الشرعي كان لخدمتي ما مصاي قورخينا هم اللي بينو تاويان كد يبرو يشتينا بس باب اجازه بين داينا لو انا يك اجازه دايا مش ملا رحيم خدشي مرقور بله او بيصال بس لنا وان تدريسي قلت هبوا بله هذه دواتر دواتر هات تو ايران هاتو ترو بله بحكمي اوي كليره ميرا ساعات براقة بوا بخلككي وخز مكاني راقي عندي تشينا هنا كانوا وإيرا كليرش دانش نبزو تزارش يعني زانتن كسيشي دار كسيشي فرع علمه هنا تنتا دبركي خوي زاد سيلور بريش إذا حزريها بوا حزر كشي ألو منطقان بوا استخراب بوا يعني كهات إيرا ليرش دي سانا كهربا مهني وتاريخ بمهني تدريس وانا وتنو وخطبة قلتنو او انا وهم لبا كاروباري كوملايتيش بجداري تواوي کێشەکانی کردی بەڵێ نازانم ئەتولایەتەیەنە لەبەر تەمەنە دگچکە بۆ کاتەوە فاتی فەرموو خودبەکانی ئەو سات چۆن بوو جەنابی مامۆستا خەڵکانی جێ لە خودبەکانی دەگەێت کارگەر بوو خودبەکانی بە کوردی کەم بووە و خودبەکانیشی زۆر بە تەئسیر بووە قەنەعەت نازانی ساڵی چەند بوو لە ساڵی 1934 بەو لای هاتیتەوە ئێرانە لە ناوەندە ڕاست بەرێ لەگەڵ ئەوەشە حزرەی بەردەوام هەبوو حزرەی بەردەوامی هەبووە حزرەکەش بەسەر مەسرەفی گوندی بووە ڕاتبە بووە چەند بەردەوام بوو لێرە مەدرسەکەی والله تقریبا 22 سال شتێکی وایە گوتمان 20 ساڵ لەوێ بەرە ئەوەندەش لێرە ئەوە هەموو تەدریسی هەموو تەدریس 22 سال تەدریسەکە ینی بە بەردەوام هەچ نەفسایتەوە باسی ئەو تەڵەبانەم لەوە بکەی کە لە خزمەتی جەنابی مامۆستا لێرە خوێندیتیان لێرانە خوێندیتیان یەکەمیان مامۆستا مەلا عەبدوڵڵا قەراتێ ئێستا لە حوزر مایە مامۆستا مەلا ئەحمەدی وازم زۆر لە قوتابیەکانیشی وەفاتیان کردێ وەفاتیان کردیان ئێستا ببزانم 4 نەفەریان مایە یەک لە ئێرانەیە دووشیان یەکیان لە خەریفانەیە مامۆستا مەلا عەبدوڕەحمان وەرتی مامۆستا مەلا عەبدوڵڵا قەراتێ لە سۆرانە عەرزت دەکەم ئەوە 3 مەلا ئەوە 4 مەلا لێرە کەماینە وەفاتیان کردی هەموو وەفاتیان کردی ئەوانەیە کە لە خزمەتی مامۆستا خوێنیان و دواتریش ئەوانش مزگەوتیان وەرگرتی و خزمەتیان هەموو تەدریسیان هەبووە تەدریسیان وەکو ئەمە زانیتمان مەلا قادری سکتار خۆشناوەتی ئەوش لە ئێرانەی خوێندیا عەرزت دەکەم مامۆستا مەلا عەبدوڵڵای ئێڕەواندوزی مامۆستا مەلا ئەحمەد ئەمینی عەبدوڵڵایان پێگۆ ئەویش وفاتی کرد لە مزگەوتی حاجی جەمالی بووە بزانم لە هەولێرێ مامۆستا لەو مزگەوتە تەدریسی کردی مەدرسەی بابڕی مەدرسەی هەبوو بەرێ ئەو مزگەوتە بەڵام لەو مزگەوتی لەو مزگەوتەی خۆتبەی خوێندیتەوە خۆتبەی لێ خوێندی بەڵێ هەر 22 ساڵە لێ ئەوە هەموو نەوێ خۆتبەی خوێندیتەوە ینی جیابە لێ شوێنی تەدریس بووە لێ شوێنی وتار خوێندن زۆر زاریش لە مارێ بووە من بەبیریتم مامۆستا هاتیە یا وەزعی تەواو نەبووە
ئەوە نەبووە فقەیەکان مامۆستاکان هاتینە لە مارە دەشان خوێندی. مامۆستای بەڕست ئەوەی من بزانم ئەو کاتە کە لە سەردەمی زەناوی مامۆستا لێرە ژیاوە کە مامۆستا و دەوڕاستی ئەو دەڤەرە بووە تقریبان 22 ماڵە جوو لێ بوونا وایە؟ بەڵێ ماڵە جوولەکە بەڵێ ئەو زەشتە شر دەزانمەوەی کە من بیستم لە خەڵکی ئاوایی کاتێک کە کێشە گرفتێک مەعاناتێک هەبووە اعتیمادیان دەکردە سەر وتە و قسەکانی زەناوی مامۆستای بە حکمی مامۆستای نەبی بە هیچ حکمەکی رازی نەبوو. کوو بوو ئەوە ئەوان داتن لۆ شریعەتی شەرعەکەیان ئەکرد بابم قرارێکی لۆ ئەدا ئەو هەش بە ئاوەستان بە پێوە دانانشتن شەرعی ئەوان هەر بە مەلای بووە بە مەلای بوو یانەوەتە کێشە لەگەر هەم داخلی ئی گوندی قەومەکەی خۆ بە خۆشیان هەموو داتنەکەن بام سوای کردو بۆن مناوان وەڵڵاهی دیارە قەنەعەتیان پێهات بوو کە ئینسانەکی دادوەرە شەرعەکان خۆ ناگۆڕ. مامۆستا بە شێوەیەکی گشتی لەگەڵ خەڵکی ئاوایی چۆن بوو؟ بە شێوەیەکی گشتی لەگە هیچ کەس نیزاع و کێشەی نەبوو. ینی خەڵکەکان ئەوەندەی ئەتیباریان دۆ دەکردکەوەی نمونە کاریەکە بوو لێرانە بەس کانیەکە جێی دەست و نوێژی ئەوەی بوو کە مامۆستا چسەکانی هەموو ئەکشینەوە تا بابم لە دەست و نوێژی ئەبەوە کەس نێزیی نابوو. یانەوە کە ڕێزێک لە زەنای مامۆستا ڕێزێک بەسەرە لێرە پیاوەکە بوو پیانەگو ئەحمەد بەک زستانان بەخۆ دات ڕێکخاوینە کردو لە بەفرێ ئەیگو با مامۆستا دامانی تەڕ نەبن. ینی هەیبەتێکی ئەوەندە بەر زۆر لە ڕووی ڕێزەوە ڕێزیان زۆر 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 زۆر. ئەگەر بێت و بێن مامۆستا زیاتر لە ژیانی مامۆستا قوڵ بینەوە لە ڕووی کۆمەڵایەتی داخلی خۆی ئەوەی کە نەسحەت و ئامۆژگاری لە بۆنگۆ دەکرد زیاتر چ بوو باسی چ بوو؟ وەڵڵاهی زیاتر ئەو تەرکیزی لەسەر ئەوەیە کرد دووبەرەشی نەبی لە ناو گوندی تەبایی هەبی یەکڕێزی هەبی هەڵوێستیان هەبی بەرامبەر بەیەکدی لە هەموو کارەبارەکانی ژیانیان مەسەلەن لێرە جۆ هەبوو جۆگە هەبوو دەو پێکەوە چوبانە ڕێگا خراپ بوو پێکەوە چوبانە مەسەلەن کاری هەرەوزی بەرێ هەرەوزی زۆر هەبوو مەسەلەن هەرەوزی لە درونە لە خۆرەبان مەسەلەن کاورا ژنیە گواستەوە خەرج بە خوانچە و مەزمەی خۆچوو لەوێدا ئەنیشت کابرا مەسرفی ناکرد ئەنی ئەو شتانە هەموو زۆر زۆری هەبوون گزرا مامۆستا تەکید لەوە دەکردەوە کە یەک دەنگ و یەک دەنگ و ڕێک هەتا ما بوو ئەو وە پشتگیریشی ئەکرا بە حەقیقەت برێمێ براگەورەکە و دەنسپیەکان ئەخەرەوەش وای کردبوو کە کەسایەتی زەنای مامۆستا خۆی بکاتەوە بەرەبەر بۆیش ئەرێ وەڵڵا یعنی بەڕاستی دەوری خۆی هەتا ما بوو لۆ ئەو گوندەی حیبەتێکی زۆری هەبوو. ولی رفیقم هەموو ڕفیقا لە سۆتاتێک تا ئاخری مادام ئیجازە وەرگرت بوو یا من بەڵێ لە پێشتر بوو ئەوە بەڵات بوو عێراقی وەک ئەلان ئەمە لە شوێن بەڵاتم ئەوە ساراستەی کوردستانی عێراقی بەڵات بوو لەکرد ئەغڵەبایشی خوێند بوو لە مەدرسەی ئەغڵەبایی ببوو نێی مەرحوومی مەلا عەبدوڕەحیم متەوەفا بووە ڕفیقم بوو ئەوم دیتەوە تازە ئیجازە وەرگرت بوو حتا یەک لە مامۆستاکە مامۆستا ئەحمەد ڕستەی ژنیشی بۆ هێنابوو و ئیجازەشی دابووە لێم پرسی کورد وەڵڵایە منەوە بەناغم خلاص کردم پێم وایە من ئێرەکە ناتوانین دەرسم پێ بڵم بۆ خۆم دەڕم بۆ عێراقە بە نەزەری ئیدەی دانیشمەندا کە عێراق پێی گەورەی تێدا و فازڵی دانیشمەندی تێدا ئەتوو کە ئەلحەمدولیلا وەزیرم کەوتی تازەی ژن هێنابوو ئیجازە وەرگرت ئەتووە باڵەتی لە عێراقە ئەتوو بچمە کوێ یەک دۆستێکی سەمیمی بۆ قسەی بۆ من سەنەد وەڵا باک فکر کردە وتی وەڵڵی ئەوەی کە ئەتۆ دەتهەوێ لێک جێ پەیدا دەبێ ئەگە بگەری و ئەگە بتوانێ ئەو ماوەستا دەست پێ بڵێ کوێیە کوێی گوندەکە نێوێ ڕستە ماوەستا ئەحمەدێک لەوەیە ئەوە تەواوی مادەکانی لەبەرە ئەتوو ئەگە بچێ وەڵا خولاسە دیکەوتە دڵم چۆن قسە ئێوە مەلا کە مجازی ماوەستا ئەحمەدی بوو نێمەلا ڕەحیم بوو ئەوە قسەی بۆ من سەنەد بوو وەڵای ئەوە لە هەولێر و مووسڵ ئاکرا و مەسەلەن ڕازێک گەڕن فقط دەستمەکە چۆن بچەم فەقەکانی نەمابوون چایی بەرەگدێشا بەرە کەسالەتی بوو وەک ئەلانی من وانەک بوو خلاص پیر بوو فەرمی نەتوانم وەڵڵاهی ئەمن وەڵای دوای خودای یا ڕەبی جزای بداتەوە خێزانی خوشتی مامۆستا عوسمانی بوو مەلا عوسمانی لە عێراقدا بوو نمونەی عیلم بوو فازڵ بوو خێزانی مامۆستا خوشتی بوو وەڵا ئەو ژێ لەو قسانە بوو جا ئەمن لاقم بریندار بوو ماندوو زۆر ناڕخۆی گەباوەستا فەرمی ناتوانم ئەویش الحەق مەلاژی کتیاق باشە ئەوە
فقير ڕۆیشتوونە و کەس نێڕادەت بۆ بکە و بەلاژ وەک پیاوە کتیوە بەلا ئەوە باشە ئەو منداڵە ئەو جوانن لە ئێرانی ڕالە بۆ کنێت ئازم کرد کتم قوربان لەبەی تیوای عەلەمای عێراق بۆ منتەخەب بووە هاتووە تێرە لە عەلەمای ئێران هەموو بەرجەستەکان ماوەسەر حوسێنی مەزنی ماوەستای شێخ محەممەدی بورهانی و جناب قازی هەموو ماوەستای ئاعزەمی دەرسم پێ دەڵێن وەلی ئەمن هاتووە لە عێراق علمی عێراق وەک بابیرەکەم لێرە فێر بوو ئەوش مەراجعی ئەوەش ئەگە حوزێتی بالەکە محەممەدی کوڕی گەورەی محەممەد و تەوە محەممەدی لە ماڵە بێتە فەقە دەبێت تا و چا دەبێەوە والله ئەو جا ماوەستا لێ خەڵکی کوێ کتم قوربان ئەمە خەڵکی نەڵۆسێ دەزانی ئێرانی خەڵنا کوڕی چێ کوڕی مەناسایی دەگەڵ کتم کوڕی مەناسایی ئەها کتی والله ئەمن لەگەڵ مەناساییدی ڕەفیق بووم هەر وەرە هەر ماڵە خۆت ئەمن مامی تومە دەوێت بابل لە پەسوێرەکە ماوەستا لە ئەوڵای وەڵزی ئەمە ڕەفیق بووینە زۆر یەک بووینە زۆرم بابت خۆش دەوێت زۆرم خۆش دەویست خلاصە ئیدیاوزە بوومە کوڕی ماوەستای خەم یاخدا بەخێت بێ والله نەشوان دەستت پێ دەڵام و سەبر کردە چابمەوە والله ئیدی دامەزان لە ماڵە ماوەستای چوومە ماڵە کە دەستم بەچەم جوامەکە لەکە ماوەستای بە ئوسولی ماوەستا ئەوزە خدا پێدا لەم خوێنی دەبێ ئەو ماوەستا زۆر کۆن ببوو زۆر مەلای مای ئێرانی هەبا و ئەمامە و ناڵام شەشکیاتی زۆر مەپیاوە لە دوورە دەڵی حەزەتی عومەرژینە خۆیان مهم دەکەن هیچی نەزانی زۆر مهمە ماوەستا ئەوە بێ بەبالات و ئەو بچین بەرەوکی ڕوت و ئەمامەکی کۆن و تەوەجێ بەخۆی لێ وەک ئەولیا وەک وانچێ ئەبووزەری غەفاری کتم ئەوە دەبی ئەو بەلا و عیلمەی کەداڵ دەبێ هەبی وڵا ئیدی خلاصەکە شڕوەم پێکرد تەمەشارەکە ماوەستا هەمووی هەر لەبەرە فەرموشی فەرمی مەلا ڕەشید چاقەچەقم دەگەڵ مەکە ئەو جێ زەحمەت بم بۆ خۆم پێت دەڵە بەزاتی خدای ئیدی ئەمە کتم باڵە خۆ زۆر بە ئەدەب دەستم لەکرد خۆ ئەگە ماوەستا دەستی پێکرد مافەوقی ئەوە بکەم لیست بوو تەواوی ئەو جەماجای وەک ئاوێ لەبەر بوو ئەوەختی ئەمن وانەکەم لەبەر دەکرد ئەوە ڕەوانی کرد ماشی زۆر عالم بوو یەکجار زۆر فازڵ بوو زۆر بە ئەخلاق بوو و هیچ قسەی لەدەم قوربانە خۆت ئەتوش قەدیمی شتەکەت بۆم جێرەوە لەگەڵ بابم لەگەڵ ئەو ڕفەقای لە ئێرانێک هات بووە دەفمەنە قسە حیسابی هەیە قسە حیسابی هەیە یا یەک قسەی نەدەکرد دەکوت دەفەرمە حیسابی هەیە دەنووسرێت ما يلفظ من قول إلا ولديه رقيب عتيد دەنووسن من ناتم ئەو شعر مەلایکە ماندوو بکەم يعني حتى بمليك يقولون فلا باشا لكل بيان بري بزماني بيان بري زۆر چەقەسەکەی نەکرد شتەکەی بڵەوی ئیدیرێژ نەکرد لە سەرچی بەشەڕاتونەوە کابرا دێک ئەمن هەزار دەکەم ئەمن ئەو کابرێ بەمە قەرزدارە نەیداوە ئیدی خەلاص بووی لازم ناکە بڵێ ئەو معاوەلەم کە هەمووی مەژێرەوە پێم قەرزدارە باش کابرا دای دێ قوربان ئەمە دووش نەفەر بۆ شەرەدات قوربان ئەوە پێم قەرزدارە یەک قسە ئەویش کابرا جوابی یا بەڵێ نانە جا ئیدی ماوەستا دەیگوت حەقی تووە یا دەیگوت حەقت نییە خەلاص ئیدی مەسەلەکە خەلاص کابرا دەڕۆی خدا فەرموویەتی ئەمگۆ تەقوا و هەبی بەڕاستی ئەمن تەقوا بە مەفهومی کەلیمە فقط ئەمن لە ماوەستا بەلا ئەحمەد دیدە عومری خۆمدا زۆرم دیتوونە ئەما متەقی حتا ئیدی قسەی لە کەلیمەی خۆی دەپاراست لە کەلیمەی ئەو کەلیمە کی خێر لە کەلیمەی خێری خۆ دەپارێت دەکوی ئەوە حیسابی هەیە وت مەلەکە بۆ بینووسی ئەمن دەجێ ناکەم شکر جەنابی مامۆستا و زاغی شوێر نییە یەک لە نەوەکانی جەنابی مامۆستا هەر لە گوندی ڕۆستێ درێژەدا بەوەی کە پێشنەژ و تار خوێن بێ سەرەتا من پرسیاری لێ دەکەم لە مامۆستا حامیدی بەڕێز پێم بڵێ ئاخۆ جەنابی مامۆستا هۆکار بە بەوەی کە بەڕێستان بەردەوام بن لەو مهنە پیرۆزە طبعا حتما هۆکارێکی هەرە سەرچیش بووە چکو بنەماڵەی مامۆستا بە درێژایی 300-400 ساڵ بەر لە ئێستا هەر بە ڕچە و سلسلە و زنجیرەیە هاتوون ئێمە ویستومانە ئەو زنجیرە و سلسلەیە ون نەبێ و
وەجاخی ئەو زانا و دانا و مامۆستا بەڕێزانەی باوکو و باپیرانی خۆمان بزر نەبێ و بۆ شانازیش پێوە دەکەم و خۆشحاڵیشم بەوەی کە یەکێک لەنەوەی مامۆستام و ئەو زنجیرە و سلسلەیەم بزر نەکردووە. ئەوەی کە بیست بێتت طبعاً مامۆستا نزیکی 60 ساڵی وفاتی فەرمووە خی گەورە دەرەجی عالیکە. ئەوەی کە بڕەسان لە ژیان و سەربردەی ئەو هەم لە قوتابیەکانی یان لە ئەوەی کە لەسەری نووسراوی بیست بێتت ینی چۆن وەسفێک دەتوانانی وەسفی جەنای مامۆستا بکەی لە بۆمان؟ وەڵڵاهی یەک لە وەسفەکانی مامۆستا کە بیستومانە لە قوتابی و خوێندکارەکانی بەنسبەت علاقەی کۆمەڵایەتی و ئەو علاقە و پەیوەندەی کە هەبووە لەگەڵ زانا و دانا و مەدرسە و شێخ و تەچەکانی سەردەمی خۆی علاقە و پەیوەندێکی تونند و تۆڵی هەبووە. مەسەڵەن بۆ نمونا بە تایبەتی لەگەڵ جەنابی مەلای گەورەی کۆیە پەیوەندێکی تونند و تۆڵی هەبووە و دۆستایەتی لەگەڵ ئەو بنەماڵانە و ئەو مامۆستا بەڕێزان وەکو نمونەی مامۆستا مەلا تەهای کۆڕێ بەڕەحمەت بی شێخ مەلا سادیقی ماویلی ئەمیش هەر بەڕەحمەتێ بی بنەماڵەی داروسەلام شێخانی خۆشکان شێخانی شێخ وەتمان شێخ حیسامەدینی تەوێڵە ئەمانە هەموو ئەو مامۆستا بەڕێزانە بوون و زائیدەن مامۆستا مەلا ساڵحی کۆزەپانچی واتە ئەو مامۆستا بەڕێزانە کە باپیری مامۆستا ڕەحمەتی علاقە و پەیوەندی تونند و تۆڵی لەگەڵ هەبوونە. هەتا بۆ نمونە لە سەردەمی جەنابی مەلای گەورەی کۆیە بەشداری کردووە لە کۆڕێکی زانستی دەربارەی زەکات کە مامۆستا مەلا تەهای کۆڕە ڕەحمەتی خوای لێبی لە ساڵی 79 بە باب میێڕاگەیاندۆ کە هاوسەفەر بوون لەو سەفەرەدا و لەوەی بەشداریان کردووە. باسی ئەوەت کرد کە ڕەفیقاتی لەگەڵ ئەو مامۆسانی کە ناوتێنان هێندێکیان لەوانەیە پلەی شێخاتیان هەیە بۆی کە لە سلکی تەریقەتە بەشدار ببوون. جەنابی مامۆسای ڕەحمەتی هیچ پەیوەندیش تەسەوفی هەبوو؟ لانی تەسەوفی هەبووە. یەک لەوانە شێخ حیسامەدینی تەوێڵە کە دۆستایەکی پتەوی هەبووە لەگەڵ جەنابی شێخی حیسامەدین و داوای کردووە شێخ حیسامەدین کە خەلیفایەتی ئەم طریقەتە وەرگێ بەڵام باپیرم بە سفەتی ئەوەی زیاتر لایەنی علم و تەدریس و زانست و زانیاری هەڵبژاردووە قبولی نەکردووە ئەم مەسئولیاتە وەربگرێ زیاتر حەزی کردووە مەسئولیاتی خزمەت و تەدریس و زانست و زانیاری بخاتە سەرشانی خۆی. هەر باسی تەوێڵەت کرد بۆ نمونە شتێک شوان بیستوە کە جەنابی مامۆستا باس کراوە لەوەی کە لە ئەڵقەی زکرد تەواو بوون و دواتری جێچێک لەوان فەرمووتی جەنابی مامۆستا فەوتی کرد چۆن بوو ئەوە؟ وەڵڵاهی ئەوە پورزایەکی بابم بەڕەحمەت بێ نەماوە بۆ خۆی لەو مەدرسە بووە لە دیوی ئێران وەڵڵاهو عالەم پێم وایە لە پەسوە بووە خۆی لەوەی فەقێ بووە لە خزمەت ئەو مامۆستایە عادەتی مامۆستا و زانانی ئەو سەردەمی شوا بووە سێشەم و جومعان حەڵقەی زیکریان هەبووە یەک لەو شەوانە کە ئامادە بووە ئەو مام حاجە بەڕێزە لەوێ لە سەردەمی فەقیهاتێکی خۆی دەڵێ دوای تەواوبوونی حەڵقەی زیکرەکە مامۆستا لێرە لە کوردستانە مامۆستا لە ڕست بوو لە کوردستان ئەویش لەو دی مامۆستایکی پایەبەرز و زانا و ئەهلی قەلب و ئەهلی عەرفان بووە دوای حەڵقە تەواوبوونی حەڵقە زیکرەکە مامۆستا دەڵێ بە فەقیهەکان و بەوانەی کە لە خزمەتی دانیشتوون فەرموویەتی مامۆستای گەورەی ڕۆستێ فەوتی کرد. قوتابیەکان و فەقیهەکانیش پرسیار دەکەن بۆ وا دەڵێ مامۆستا دەڵێ وەڵڵاهی ئەو شەو لەگەڵمان ئامادە نەبوو واتە مەبەستی ڕوحیانەتی ئامادە نەبووە. بەڵێ بە قەنەعەتی من ینی پەیوەندی و عەلاقەی زانا و دانایان و واریعان و زاهیدانی ڕابردوومان ئەوەندە بە قووەت بووە ئەگەر بە جەستەش عەلاقەیەکی تونند و تۆڵیان نەبووە لەبەر تەواسوڵ و گەیاندنی ئەو کاتی زەحمەت بووە بەڵام لەلایەنی ڕوحیەوە عەلاقە و پەیوەندێکی تونند و تۆڵیان هەبووە بە قەنەعەتی خۆم هەر ئەو پەیوەندە بووە کە ئەو مامۆستا بەڕێزە هەر ئەمان ئەو شەوەش بووە کە باپیرم تێیدا وەفات کردووە. دروست بووە ڕێک مەقامێک ئەوە بەرزیان هەبووە پێتوانە ئەو عیلمەی کە هەیەیان بووە لەگەڵ ئەو تەقوایە هاوچێژ ببەوەی کە بتوان بگەنە مەقامە زۆر حتمەن ئەوەی کە ئەمە بیستومانە دەربارەی مامۆستای ڕەحمەتی لە زوهد و وەرع و تەقوا ئەنی بەڕاستی لە چ لە پۆپەدا بووە ینی وەکو دەڵێ ناتوانین وەسفی بکەین یعنی زۆر ئەهلی زوهد و تەقوا وەرع بووە زۆر خۆی پاراستووە زۆر دنیا نەویست بووە ئەنی ئەسڵەن گرنگی نەدەدا بە دنیا گرنگی نەداوە بە دنیا لە خەمی ژیان و خۆشگوزەرانی خۆیدانە بووە ینی ئەوەندە تەنها غەمی ئەوە بووە
خزمەت بە عیلم و بە زانست و تەدریس و تعلیم بکات. مامۆستا حەمید ئەگەر بێت و باسی مۆقیفەکانی جەنابی مامۆستا هەڵوێستەکانی جەنابی مامۆستا یان ڕنگدانەوەی کەساتی مامۆستا لەگەڵ دەوروبەرە گەر شتەکە بێ بمانی باسکەی. وڵی مامۆستا ڕنگدانەوەیکی زۆر ئیجابی هەبووە بۆ دەوروبەرەکەی خۆی ئەگەر مووقیفێکی کورد بجێرمەوە لەوەی کە لە مامن بە ڕەحمەت بیستووە خۆی چەندار جێراویەتەوە کە هاوسەفەری بووە لە جارێک لە جاران بۆ ئەو دیوی ئێران هەر بۆ سەردیان و زیارەتی ئەو مامۆستاوانەی کە علاقە و پەیوەندیان هەبووە لەگەڵ مامۆستا لە سەفەرەکەدا نیوەڕۆیەک ئەگەنە شوێنێک ئەگەنە ئاواییەک ئەوش دەڵێن با بچینە خزمەت ماڵی مامۆستا عادەتوا بووە ماڵی مامۆستا قۆناغ بووە کە دەچنە ژوورەوە ماڵی مامۆستا مامۆستا دوو برا گەورەی میوان بوونە لە ماڵێ خەریکی گفتوگۆ و قسە بووینە دیارە زۆر بە سادەیی کە سەلامیان کردووە سەلام ینی بە سادەی وەڵامی مامۆستا و مامیان دایتەوە باپیریشم بە ڕەحمەت بێ زۆر لە هەیئەت و جلوبەرگ و لیباس زۆر گرنگی بە خۆی نەداوە زۆر متەوازیعیش بووە زۆر کەم قسەش بووە یەک لە سیفەتەکانی کەم قسەی بۆش لە لای ژێری دانیشتووە بەبێ دەنجی گوێی لەوان گرتووە ماوەیەکی زۆر ئەوان گفتوگۆ و سۆحبەتی خۆیان دەکەن دوای مامۆستاکە دەڵێ ها مەلا لەکوێ هاتووی و خەڵکی کوێ و چەندت خوێندووە و لەکوێت خوێندووە با پرسیارێکی پێ بکەم بزانم توانای عیلمی و زانستی چۆنە باپیریشم دەڵێ فەرموو مامۆستا پرسیارەکەی ئاراستە دەکا باپیرم دەڵێ مامۆستا پرسیارەکەت هەڵە بوو پرسیارەکەت بەو شێوازەیە وەڵامەکەشت بەو شێوازەیە لە فلان شوێنەی ئیشارە پێەکە ئەوجا کە مامۆستا وەڵامەکەی باپیرم بەو شێوازە دەبینێ یەکسەر هەر دەستی و دەستی مامۆستا ماز دەکاوت دەڵێ مەگەر تۆ مەلای گەورەی ڕستێبی ئەگەرنا هیچ کەسێکی دیکەنی جگە لەو ئەوجا خۆی پێدەناسێنێ و دەستی مامۆستا ماز دەکا و عوزر و بیان و دێنێتەوە چەند ڕۆژێک لەوەی خزمەتی مامۆستا دەکا هەر لەبەر بەرزی پلەی زانستی و زانیاری مامۆستا لەوەی ئەو مامۆستا بەڕێزە داوا لە مامۆستا دەکا کە لەوێ بمێنێتەوە مەدرسێکی گەورەی بۆ ئاوادان دەکاتەوە بەڵام باپیرم ڕازی نابێ و هەر لە گوندی ڕست درێژە بە تدریس و تعلیمەکەی خۆی دەدات. بەڕێز مامۆستا حامید سیفەتەکانی مامۆستاوی کە لەبوت باس کرابەوەی کە بیستی بێتت لە خەڵکان ینی حتمما سیفەت گەلێکی زۆر باشی هەبوون بەڵام ئەوەی کە زیاتر بەڕێستانە پێی معجیب و سەرسام بوون کامانن. لایەنی حەڵالی و حەرامی زۆر زۆر گرنگی پێداوە یەک لەو قسانەی کە من بیستومە لەو سیفەتانەی یعنی مریشتی لە ماڵی بەستۆتەوە بەڕەڵای نەکردووە لەبەر لایەنی حەڵالی و حەرامی و پیسی و پاکدانەوێلک ینی لە ماڵی بەستیتەوە ئەو جاهێلکەکە یان گۆشتەکەی خواردووە یەک لە مووقیفەکانی دیکەی باپیرم ئەویش هەرمامم جێڕایەوە بە ڕەحمەت بێ ئەنی کوڕە گەورەی باپیرم بووە لە سەفەرێکی بۆ مووسڵ کە دەگەڕێتەوە فانۆسێک دەکڕێت مامم ئەو کاتیش هەر زمانی قەندیلە بووە فانۆس نەبووە ینی کەس دەگمەن بووە کە دێنێتەوە بە مامۆستاش پرسیاری لێ دەکا لە مامم دەڵێ ئەوە چێ هێناوتە دەڵێ فانۆسە لە بۆ ڕووناچێنا ماویش دەڵێ لەوانەیە ئیش نەکە دەڵێ چۆن ئیش ناکە فانۆسەکە نوێ تازە کڕیمە ئەو دەڵێ پێم وایە ئیش ناکە ینی مامم هەڵدەستێ فانۆسەکەەوە ئیش بێخە هەر چەندی محاڵە دەکا پێنابێ و ئیش ناکە ینی دوسێ شەوان لەسەر یەک هەر ئیش ناکە دوای مامم تووڕە دەبێ و فانۆسەکە فڕە دەدا مەبەستم لەو قسێ ئەوەیە باپیرم ئەوەندە دنیا نەویست بووە گرنگی نەداوە بەوەی دنیا هەبێ دنیا خۆش بێ ڕووناچی ڕووناچی و زیینەتی دنیای لەبەردەستیدا بێت هەر ئەو سیفەت و تەقوا و وەرعی باپیریشم بووە بە ڕەحمەت بێ وای کردووە هەتا ئەو ماڵە جوولەکانی کە لە ڕووس بوون من وام زانیوە وام بیستووە جوولەکەکان دەیان گوت مەلا پەپولە ینی لە ناو جوولەکان بە مەلا پەپولە مەشهور بووە ئەوەی کە من بیستومە ئێوە وەکو نەوەی ئەو چەندە لە دوو ئەوەن و هەوڵی ئەوەتاندایە هەم پەیامەکەی ئەو بگێنن هەم سیفەتە بەرزەکانی ئەو بە ئێمەمان و خەڵکی تر بگێن و هەمیش بە خۆتان چاو بکەن لەو خەسڵەت و سیفەتە جوانانە هەم لە ئاستی زانستێکی بەرز هەم لە تەقوایەکی چاک و هەم لە ژیانێکی متەواضیعانە. وڵای سوپاس بۆ خوا هەوڵمانداوە هەرچەندی هەوڵ بدەین ئەو ناگەینە ئەو توانایی باپیرم بەڵام بەپێی ئەوەی کە توانا و تااقەتمان هەبووە الحەمدولیلا سوپاس بۆ خوا ینی ویستومانە ئەو ئاکار و سیفەتانەی کە مامۆستای ڕەحمەتی هەیبووە ئێمەش جێبەجێ بکەین.
بەڕێز مامۆستا ئەگەر بێن باسی بەرهەمەکانی جەنابی مامۆستا بکەینانی مامۆستا ئەوەندەی کە لە ژیان بوو توانیت چ بەرهەمێک لە دوای خۆی جێبێری والله یەکەم بەرهەمی ئەوە بووە بەردەوامی لەسەر تەدریس و تعلیم ئەو یەک دوو ینی بۆ مانەیەکە مامۆستایشی زۆری پێگەاندن ئەویش لە حرابن بەرە خزمەتیان کرد. لەبەرەوەیە دیارەکە پێیان گوتێ مەلای گەورە مەرجع بووە لە منطقەی ڕواندزێ عامەتەن یعنی لە هەموو ڕوویەکەوە استیفسار و پرسیاری لەگە کرا لە ڕووی شەرعی و سوال و وەڵامەکانی بەڵێ طبعا ئەوانش بەڵگەی زۆرمان هەبوو بەس لە دەستمان ڕاست مامۆستا ئێستا بۆن منێک لەو بەرهەمانێکە وەکو دەستنووس ئەو تەذهیبە بەرێ کە تەماشا دەکەی ماشەڵڵا هەمووی خەتی خۆیەتی هەم بە نووسینەکە مەتنەکەەوە هەمووش بە حاشەکەش ینی کەواتە مامۆستا دەستەشی باشی هەبوو لە نووسینی بتوانێت دەستەی باشی هەبووە بەس زۆری نەنووسە لەبەر تەدریسی زۆر خەریکی تەدریس بووە خۆی کە لێرە باس ئەەکەن لە اختیارەکانمان گوێ لێ بووە بەردەوام لە 12 مستعید ئاخیر مادە لە کنی نەبووە بەرە زۆری زیاتر بەردەوام ئەوە هەموو شە پێگەشتن دواترش لە بەیانیەوە دەرسی گۆتی هەتا عسرێ کەیفەتی دەرزگوتنەوەکەی مەسەن بۆ لە بەیانیان تا لەکەی دەڕۆشتا حجرە تاکەی هەندێک جاران چتە مزگەوتێ زار بەزار چتە حوجرێ جار بەزاریش لە مارێ بوو لە مارێ بەرێ ئەتوو ئەوەندەی کە بینوتیان باسی دەکەنیان چۆن مامۆستایەک بە لە ڕووی پلەی زانستی والله لە ڕووی پلەی زانستی طبعا ئەمە ئەو مستەوایان نییە برێن کووە بەس مامۆستایانێکەوە پێگەیکی باشیان هەیە بەڕاستی ئەوان هەتا برەی مەت سەنای مامۆستایان کردیە لە ڕۆی عیلمی لە ڕۆی شەرعی لە ڕۆی دەرسەکانی برێم نارێ 12 عیلم ئەوجە لە عیلمەکان ئەو لە هەمووی بێباک بە لە گوتنەوەی یان چیان هەرچی داوان کردی ویستی بیتیان لە کنیان کردی لە چی زیاتر زۆر شارەزا بە لە عیلمەکان والله لە عیلمەکان تەفسیری گوتیە زۆر و شریعەتی گوتیە زۆر علمی منطق و کەلام و ئەوانەی زۆر گوتیە ینی دەرسەکانی کتێبەکانیشی ماینە لە کنەما ئەزانی جەنابی مامۆستا بۆ نمونە ئەوەی کە باس کراوی زۆر حەز و هیوایەتی چوو بە لە ژیان زیاتر والله هیوایەتی زۆر ئەوە بووەکە گوندەکە تەبایی تێدا هەبی زۆر محاوەلێ کردیە دەفعی ئاژاوەکان بکە زۆر محاوەلێ کردیەکەوە یعنی لەگەر گوندەکەی تەبای و ئەوەی هەبی هەموو پێکەوە بژین و وەک ژیانێکی ئەوە لەو ڕوێەوە دەستێکی باڵای هەبوو زۆر یعنی لە هەر زێکی دانیشبی لە هەر مەدرسێک کە دەورەیان لێدابی بابەتێک کات بیتە گۆڕێ قسەی وەرگیرایە و کۆتایی هات حەریص بوو لەسەر ئەوەی کە خزمەتی شەرع بکە بە بڵاوکردنەوەی دین لە خزمەتی فەقێیەکانی ئەگەر قەنەعەتم پێ بکەی وەکو ئەمە زانیا لە کەسوکاری خۆن ئەوەندە ئێتیمامی بە ژیانی خۆنەدا ئەوەندە ئێتیمامی بە تەدریسیدایە یانی دەکرێت بڵێن جەنابی مامۆستا لە بۆ خۆی نەژیا لە بۆ خوددا و لە بۆ خەڵک ژیا ئەڕواتوانم برێم ئەمە زۆر زاش باسەکەم رێم بابی ما کە پێیان گوتێ مەلای گەورە خۆڕایی نەبووە لەبەرەوەی پێیان گوتێ مەلای گەورە لەکەم خودداش گەورە بووە بەمانای گەورە بەمانای کەلیمە برا گەوراتی گەورە یعنی تەقوا یعنی تەقوا ئێستاش عالم ئەوەی مایە کە شتیوی ئەژێڕیتەوە ئەمە پێی معجیبین بەخۆت ئێستا بۆن منەوەی کە لە تەقوا باز بکەین لە ڕووی عیبادەتی مامۆستا لە ڕووی زەکاوەتی و لە ڕووی ورد و ئەورادی مامۆستا والله لە ڕووی یەکەم شت بەردەوام بەرسە قورئان خوێندنی بەیانی قورئان خوێندنی دوام لە نوێژێ بەیانی چۆلۆ تەدریسی هەتا نوێژێ نیوڕۆی بە بەردەوام نوێژی بەیانی نەدەخەوتەوە تاقەتی هەبووە ئەگەر نەخۆش بووە یان نەخۆشیێکی هەبا فەقێیەکان دات نەمارێ ئەگە ئەوە نەبوو هەندێک چیتە مزگەوت ئەگە سەحەتی باش بە لە مزگەوت و مەدرسەی بووە دوای نوێژی بەیانی تاکو نیوەڕۆ بەێ پاش نوێژاش تەدریسی هەبووە زۆر مستعید دە 12 دەرس گەلێک زۆر ئەخەرە پاشی مساعیداتی ئاستەکەشی بەرزە بەرزە وانە زیاتر هیلاکەوانێکەوە لە ئاستی مستەوای ئیجازەینە زۆر مهمە ڕاستی بەڵێ شتێکمان لە بۆ باز بکە لە ژیانی مامۆستایی ئێمەمان و بینەران کەلێک لە ژیانی مامۆستا وەربگرن بۆی بتوانین چاوی لێ بکەین شەرعەک لەسەر ئەو ئاردەی ئەو باخسێ شەرعەک ئاکرێ وەختی خۆ پیاوە ینی سراح دروست بووە لەسەر ئەو باخسێ ئەوەی کە ئیستا لەمە لەسەر دانیشتینە کە برایەک مردیان نەوەکەی بەجێماینە باپیری نەوەکەی هیناینۆسا میراتی خۆی لە کنەوی سەنەد و ئەولا کرا دوایێ خزمەکان پێ هەرستاینە گوتیان ئەمە ئەو پیاوە هەرێمایە بەڵێ گوتیان ئەمە ئەو میراتەی نیان دەینێ
لەوێ بە شەڕیان کردیە لەکن مامۆسای دووسێزە شەڕیان کردیە شەڕەکە نەگۆڕایە دوای مامۆستای گەورە کردی بەرێ مامۆسای گەورە کردی حەقی بەوان نەدا حەقی بەوان نەدایە ئاخری شێخ محەممەد ئاغا هەبووە لە وەراشی دانیشتە ڕئیسی بارەکە تێبووە بەڵێ دێ لێرانە لە کلمیرە سعدی وە لە قادراغەی وە میوانە بی ئەویش تەکلیفیەکەن هەرێن بابچینەکن مامۆسای بەرکەم ئاسانکاریەکە بی وڵا دێن لەوێ دانیشن و ئەوش شێخ محەممەد ئاغا باسە کاوەڕێ مامۆستامە هاتینە ئاسانکاریەکی بکە لەو بابەت ئەرێ ئاغا شەرعمەی کردی ئەرێ ئاخر نابی ئەرێ شەرعمەی کردی شەرع لێ پرسی ئەبێ ئاخری ئەبێ کاکە شەرعمەی کردیە شەرەکە ئەو وایە ئەگە ئاتوش لێستینی من دەسەراتم نییە والله هەر لە سەرە ڕوا دی تۆڕە ئابیارێ هەستن بڕۆ لە دەری لێران والله سوێنگیان خوا گوتیان بە پێ خواسی چوونە دەرێ ئێرە و ئێرای ڕۆشتی جان ماشەڵڵا لەو هەیبەتی ئەمان لە چ زیان نەدیتی یعنی ئەوەندە بێباک بەلەوەی شەرع چ بڵێ ئەو هەر ئەوەیە ئەوەم لێ بیستی بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان ئەوەی بینیتان و بیستیتان بەشێکی زۆر کەم بوو لە ژیانی پڕ لە سەروەری جەنابی مامۆستای گەورە مامۆستا مەلا ئەحمەدی ڕۆستەی مامۆستای پایابەرز هەر لە سەرەتای تەمەنیەوە دەڕواتە بەرکۆکردنەوەی زانستی شەرعی تا و کاتێکە بڕوانامەی زانستی وەردەگرێت هەلەو ساتەوە میحراب و مینبەر وەردەگرێت لە پاڵ ئەوەشە زیاتر لە 42 دانە ساڵی ڕێک لا خزمەتی حوجرە و مەدرسەی شەرعی دەبێ بۆ تێگەیاندن و پێگەیاندنی مامۆستایانی ئاینی ئەو گۆڕی کێمە لە ڕۆخی ڕاوەستاوین گۆڕی مامۆستای پایابەرزە مامۆستای عەزیزمان لە ساڵی 1970 لە ساڵی گرانی لەو دەڤەرە لەدایک دەبێت و لە ساڵی 1957 لە تەمەنی 77 ساڵیە دڵە گەورەکەی لە لێدان دەکەوێت و دەگەرێتەوە بەر بارگای میهری خودایی دەخوازین و دەپاڕن کە مامۆستای پایابەرز ڕۆحیانەتی لەگەڵ پیاوچاکان و شەهیدان و ساڵحان و پێغەمبەران بێت و ئێمەش بە خزمەتی ئەوان شاد کاتەوە تا بێگەشتنەوە بەخوای گەورە سپاردن خوداتان بدەم